بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە سەردەمی کابینەوەی حکوومەتی هەرێمی کوردستان خزمەت گوزاریەکان ڕویان لە کەمبوونەوە کردو هەروە ئازادیەکانیش بەرە و تەسکبوونەوە دەڕۆن. دوای 28 ساڵ لە حکومڕانی پارتیوێکێتی تاوکو ئێستا نەتوانراوە خزمەت گوزاریە سەرەتاییەکان بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان دابین بکرێن. بەڵام لە بەرامبەرەوەشدا ڕێگەنادەن هاوڵاتیان تعبیر لە ڕاوبۆچوونی خۆیان بکەن و ئازادیەکانیان بەرتەس کردوێتەوە. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز ڕێبینهێردی نووسەر باس لەوە دەکەین کە هۆکاری چیە کە خزمەت گوزاریەکان کەمی کردووە ئازادیەکان بەرتەسک دەکرێنەوە. خەباتی دەیان ساڵی گەلی کورد بۆ ئەو بوو کە مافەکانی پێنەدرێت و سەرکوت بکرێت و سەرنجامی سەرکوتکردنی ئازادیەکان و نەبوونی خزمەت گوزاری و ناشەفافیت دۆخی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەبات. لە دوای ڕاپەڕین دەسەڵات لە هەرێمی کوردستان لە پێناومانەوەیدا دژی هەر ناڕزایەکی تاک و گشتی وەستاوەتەوە و تۆمەتی بێبنەمای خستووەتە پاڵ دەنگا ناڕازیەکان. چاودێرانی سیاسی ڕایان وایە دەسەڵات بۆ مانەوەی خۆی هەموو ڕێگەیەک دەگرێتە بەر و هەموو ناڕزایەتێک بەلاڕێدا دەبات و دەیخاتە پاڵە و لایەنەی پەنجا دەخەنە سەرکەم و کورتی و گەندەڵیەکانی حکومڕانی. طبعاً هەر دەسەڵاتێک کە بڕیاری ئەوەی دابێ لە دەسەڵاتە بە هەمیشەیی بمێنێتەوە باوەڕی بە دەستا و دەستکردنی دەسەڵات و دیموکراسیەت و هەڵبژاردن و ئەوانە نەبێت هەمیشە خاوەنی بڕیاری مسبەقیشە، ینی بڕیاری پێشینەیە. حیزب ئۆپۆزیسیۆنەکان لە لای ئەو جاش و دژی قەوارەی هەرێم و کۆمەڵێت تۆمەتیان بۆ ئەبەخشنەوە تاکە داماوەکەش کە خاوەنی حیزب نین و خەڵکی هاوڵاتی و سەرشەقامن ئەگەر هەڵوێستێک بنوێنن ئەوە دەستگا سەرکوتکارەکان دوای 24 سەعات و کەمتر لە 24 سەعاتیش وایان لێ ئەکەنە کە پێچەوانەی ئەوە بڵێن کە چەند سەعاتێ پێشتر وتویانە. ئەمە سروشتی دەسەڵاتە دیکتاتۆرەکانە بەڕاستی بەداخەوە لە وڵاتی ئێمەشا هەستەکەین ئەو کللتورە ئێستا حکومڕانە لە ناو عەقڵیەتی نوخبەی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە. خۆی لایەنی ئیسلامی تۆ ئێستا دیارترە لەبەرەوەی ئەوان کاریگەرترن بۆیە تۆمەتەکان ڕوبەڕووی ئەگینا هەموو لایەنێک کە دژی ئەو دەسەڵات بێ ڕەخنە لە دەسەڵات بگرێ نەک دژی بێ هەمانە و تۆمەتانە بەرامبەری بەکاردێنن. بەڵام کە ئێستا لایەنە ئیسلامیەکان و بە تایبەتیش ئەگەر شتەکان لە ناوەندێکی دینیا ڕووبا دیارە لایەنە ئیسلامیەکانی پێ تۆمەتبارەکەن. بەڵام هەموو کێشەکە و پرسەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەسەڵاتەکە باوەڕی بە ئازادی ڕادربڕین و باوەڕی بە ئازادی ناڕزایەتی و ڕەخنە نییە، بەڵکو تەنها لەسەر کولتوری وەصف و پەیکەرتاشین و شتانەژی. بۆ ناڕەوایی لەو قەیرانانەی دروستی کردوون دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان ناوبەناو ڕوبەڕووی ناڕزایی بە شێوەی تاک و کۆمەڵ دەبێتەوە. مامۆستایەکی زانکۆ دەڵێت لە ناخی هەموو تاکێکدا ناڕزایی هەیە و ئاماژەیە بۆ شکستی حکومڕانی و دەسەڵاتی کوردی. دەژڵێت تۆمەت بەخشینەوە بەلایەنێکی ئیسلامیدا لەلایەن حیزبێکی دەسەڵاتەوە مایی شانازیە و بۆ پێی ئیسلامیەکان لەسەر قبوڵ نەکردنی ستەم پەروەردە کراون. سەبارەت بەم هەڵوێستانەی کە لەم ماوەیە ئەنوێنرێن بەداخەوە کە کوردستان بە بارودۆخێکی سەخت و دژوارە تێئەپەڕێ کە قەیرانێکی دروستکراوە هەندێک هەڵوێست کە هەڵوێستی حەقیقین داوای مافی هاوڵاتیانن داوای حەقیقین لەسەر ئاستی تاک و یاخود لایەن و گروپێس ئاسی خۆپیشاندان بێ یاخود لە هەر ناوەندێکی دیکەیە بێ ئەدرێتە پاڵ ئیسلامیەکان. ئەمە لە ڕاستی ئەمە سەربەرزیە بووە ئیسلامیەکان و ئیسلامیەکان ئەگەر هەڵوێست بنوێنن ئەویان جیاوازە لە خەڵکی دیکە کە هەڵوێست دەنوێنن و هەڵوێستەکە بە ڕەوشتەوە بە پەروەردەیەکی جوانەوە ئەینێن. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هەڵوێستی هاوڵاتیەکی هەولێردژی بڕیارێکی وەزارەتی ئەوقاف و تەکاندنی بەرماڵەکەی و جێشتنی وتاری ئاینی کاریگەری گەورەی بەدوای خۆی داهێنا و دەسەڵاتە وەڵوێستەی بە بەرنامە بۆ داڕژا و ناوبرد و خستیە پاڵ کۆمەڵی ئیسلامی. دواتر دەرکەوت وڵاتیەکە سەر بە هیچ حیزبێک نییە و بێلایەنە. ئەو وەڵوێستە ژەڵقوڵاوی ناڕزایەکانی ناخی خۆی بووە لە بەرامبەر دەسەڵات. بە بڕوای بەشێک لە چاودێران دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان لە بری لێکۆڵینەوە لە هۆکاری ناڕزایی خەڵکو و چارەسەری سەرچاوی کێشەکان بەردەوام تۆمەت دەخاتە پاڵ ناڕزایە جەماوەریەکان و چالاکانی مەدەنی. نمونەی بەر لە تەکاندنی بەرماڵەکەش خۆپیشاندانەکانی مانگی 12 بوو کە تێیدا بەشێک لە وڵاتیان خۆرچکانە ڕژانە سەر شەقامەکان و ناڕزایان لە خراپی دۆخی دارایی دەربڕی کەچێ و کاتیش حیزبێکی دەسەڵات لە بری گەڕان بە دوای سەرچاوی ناڕزاییەکان گومانی لەسەر دروستکردن و بەدەستی دەرەکی و ئەجەندای بێگانە ناوی بردن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.
جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕست کاگرەبین بەخێر بێ سپاسەکەم کاک حاجی زۆر سپاس ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەن بە بۆ چوونی بەڕێزتەوە کاری چیە کە ڕۆژ لە دوای ڕۆژ ئازادیە گشتیەکانی خەڵک لە هەرێمی کوردستان بەردەستک دەبنەوە و سەرکوتکاری شەیە لەبەرەوەیە تا خۆیان نەزانن خەریکی خراپکردنن خۆیان نەزانن کە ئەگەرەکانی گۆڕانکاری لە ناویانە زەحمەت بووە خۆیان نەزانن کە ئەگەرەکانی چاکسازی لە ناویانە زەحمەت بووە توانای گۆڕانکاریان لە ناو خۆیانیان نییە توانای بەدیهاتنی لایەنی کەم هەرە لایەنی کەمی داخوازیەکانی جەماوەریان نییە لەبەرەوە بێگومان دڕندەترە بن سەرکوتکردترە بن وەرزان ناڕزایەکان گەورە بووە یەکێک پەنا بۆ سەرکوتکردنە با کە ئەزانێت خۆی دڵنیایە لەوەی کە دۆخی لەناو خەڵکا باش نییە خەڵنی ناڕازیە ئەگە تۆ لەوە ناترسی کە خەڵ ڕازی بێ بۆ پەنا بۆ سەرکوتکردنە بی ئەگەر تۆ ڕاستەکەی ئەمانەی کە ئەم ڕێیانیان هەیە ناڕازین لە تۆ ئەقەلیەتێکی بچووکن و تعبیر لە ڕێی خەڵک ناکەن و زۆرینە لەگەڵ توایە تۆ بۆ تورسی باوە قەلیتێ قسەی خۆی بکە ناڕزایی خۆی دەربڕێ بەڵام چاگەزانن ئەوە ئەقەلیەت نییە و ئەو ئەقەلیەتە هەر مەجالێکی بن ئەبێ بە زۆرینەیەکی گەورە و ئەوانە بن بە ئەقەلیەت لەبەرەوە سەرکوتکردن بەکارێنن بەکارهێنانی سەرکوتکردن باشترین بەڵگەی بۆ ئەوەی کەمانە پێگەی جەماوەریان لە نزمترین ئاستی خۆیەتی و ئەوەی کە حکومڕانیان پێکە چەکەکەی دەستیان و پارە و عیلاقاتی خارجیانە باڵ ینی جگە لە چەک و پارە و پەیوەندی دەرەکیەکان ئەقەلیەتن کاک ینی شتێکی تر نەماوە بە حکومڕانیان بڵێن پرۆژە هەبێ خزمەتگوزاری کە تۆ ئەگەر دڵنیابی لە خۆت کە ئەتوانی گۆڕانکاری بکەیت دڵنیابی لەوەی کە ئەتوانی چاکسازی بکەیت دڵنیابی لەوەی یعنی کاکە حاکی من بڕوا ناکەم هیچ گەمژەیەکە بێ لە کوردستانە نەزانێ ئەسبابی ناڕەزایەکان چییە خۆشیان نەزانن خۆشیان نەزانن کە خەڵنیان ناڕازیە ئێکە تۆ ئەتوانی ئەگەر ئەتوانی پێ و خواستی جەماوەرەژین بکەی ێ بوو پەنا بۆ سەرکوتکردنە بی وانە ناڵم سوالی دووەمەوەیە زۆر جارەڵێن ئەمە کەمایەتیەکەن دەستی دەرێکیان لە پشتە و خاینن و زەی چوزانم معامەرە لە پشتە ئێخۆ ئەگەرمە واش بێ لە هیچ میلەتێکان نییە ئەگەر دەستی دەرێکیش بێ زۆری نەبێ ئەگەر زۆرینە نییە و کەمایەتێکی کەمەکەواکە بۆ لێ ترسی تۆ زۆرینە لەگەڵایە بەس کاک حاکم پێ ئەزانن لە دۆخێکان دۆخەکەیان بە جۆرێک خراپ کردووە ئەوە نیە لێ بەردێنەزان بیخاتە ناوەوەکەەوە بە 1000 زانە دەرنایێت تۆمان خۆیان ویان کردووە بە جۆرێک وڵاتیان خراپ کردووە بە جۆرێک دۆخی ئابوووریان خراپ کردووە خۆشیان نەزانن قووەتی چاکردنی ئەم دۆخیان بەدەستەوە نەماوە لە نەتوانیان ماوە لە دەستیانە نەماوە لەبەرەوە زانن ناڕەزاتەکە گەورەیە پەنا بۆ سەرکوتکردنە بن باشە پێ دوای گەشتوتەوەی کە لە سێبەری خۆشیان بترسن چکە ئێستا چەند ڕۆژی ڕابرد و ڕاوەشاندنی بەرماڵێکە بوو لەلایەن یەک کەسەوە ڕوژانونی یعنی یەک کەس لە کوردستانە ئازاد نییە گوێ لە قسەیەکی مەلایە نەگرێ یەک کەس ئازاد نییە هەتا ئەگە مەلاکە ڕاست بکە حەقی ئەوەی نییە هەڵە بکە یەک کەس حەقی نییە جیاواز بێ لە ڕێی تۆ ڕێەکەت بەڕای باشە ئێمە دایان هاوڵاتیمانی ڕێی لەگەڵ توانانی قەچەکە حەزی لە قسەکانی ئەم مەلایە نییە با بڵێن لەبەرەوە چۆتە دەرێت یعنی ئەم مافەی نییە یەک کەس ئەو مافەی نییە لایەن ترسەکە لە چیە کاگین ترس لەوە نیە ئەزاننەوە یەک کەس نییە ئەڵازانن هەزاران کەسە بەس بێدەڵن ئەترسنەوە هەزاران کەسە بێتە قسە بۆی لەو جورئەتی ئەو یەک کەسە ئاترسن چونکە ئەزانە جورئەتی ئەو یەک کەسە ڕەنگە 10,000 کەسی بەدوایە بێ 100,000 کەسی کەی بەدوایە بێ خۆیان باشە مازانن ئەگەر نا هیچ عقلی قبولی ناکات دەسەڵاتێک لە یەک کەس دوو کەس سێ کەس کە ئەچن مزگەوتێک بەجێڵینیا خۆتبەیەگە خوێنرێتەوە کە بەدڵی برادرانەوە بەجێڵن لەوە ناترسێ خۆی عنی قابل نەزانن چ پارتی چیەکێتی کورە چ گۆڕان هەتا ئێوە قابل نەزانی کە قساکەی هەنێک لە هەوڵاتیانم قسانی تو پێ ڕاست نییە هەمیان نەزانن کاکە خۆتۆ لە ئینتیخابات لە ساسەی دەمەنێنەوە یعنی بە هەموو تەزویرەکە تەڕۆ لە ساب چەندە لا 49 بوو 45 بوو 46 بوو ئێوە لە دێناوە ئێکاکەوەی تری لەگەڵتانە لەبەرەوە طبیعیە گە بچێتە دەروانی ئەوەت قبول نییە ئێوازەها مەسەلە ئەوە نییە مەسەلە ئەوەیە ترسن حجمی ناڕزایەتیەکە بە حەقیقیە زانن واترسن ئەو حجمی ناڕزاییە جورئەت پیاکە قسە بکە بێتە دەم چووکە و کاتە بۆیان کۆنتڕۆل باشە بەس پێ دوای بەرماڵەکە ینی تەنات خواستی تاکە کەسێک نەبوو ڕاوەشان نەکەی جورئەتی یەک کەس بوو بەڵام ڕەنگە زۆر کەسی کە حەزی کرد بێتێتە دەرێ و نەوێرا بێت ئەزانی چیە کاک من قسەکەم ئەوەیە ئەگەر تۆ ڕاستەکەیت ئەوانەی کە ئەوێ بەرماڵەکە بتێکێنن دوو کەسن بۆ لێترسی ئەگەر زۆرن ملیان ترساوی کابوو تۆ غەڵەتی ینی
لە هەموو حاڵەتەکانە بێ ئەمان ئەم دۆخی ئازادیان پێخۆش بێ نەک پیان ناخۆش بێ ئەگەر تۆ بە مەلات مامەسایەکی ئانی دووتووە قسە بکە و خەڵک قسەکانی ئەوی بەدڵ نییە لە جیاتیەوەی خەڵکەکە بە سەرکوتدانی لێ ناوینەکە کاکە تۆ سیاستت بە جۆرێ بگۆڕەکە و خەڵکە ڕازی بێت وانە منطق واڵێ عقل واڵێ ئەگەر تۆ بەڕاستیش بۆ خۆ دەکەی بۆ حیزبەکەی خۆت دەکەی حەزەکەی خەڵک خۆشی بێ نەکەوەی تۆ بە زۆر دای بنێ بەعکسەوە بێ پێت خۆش بێ با حەجمی خۆ بزانی ئەگەر 100 کەس لە هینەکە بجۆ بزانت تۆ 100 کەسە بۆ عاجز کردووە لە جیاتیەوەی بچی 100 کەسەکە سەرکوتکەی بیگری ئەبێ پێت خۆش بێ 100 کەس لێت ناڕازیە بۆ دەرکەوتووە بزانە بۆ لێت ناڕازیە هۆکانی مێڵە عقل واڵێ حیزبی عقل واڵێ هەموو حیزبێکی تەندروست لە دنیای وای شەکە وایش ناکات شتی خۆی بە زۆر بەسەر خەڵکا بسەپێنێ لەبەرەوە بێ ناڕەزاییت پێ خۆش بێ پێت خۆش بێ بزانی چ لێت ناڕازیە چه پێی ناخۆشە بۆی تێبگەی چی بکەی بۆی و خەڵکە ناڕازیە بێنیتەوە سەر ڕێگاکە و بێنیتەوە سەرەوەی کە تۆی خۆش بێ نەک لەوەی سەرکوتیکی بە سەرکوت چیە بیتەوە توی چێ سەرکوت دەکەی هەزار کەس عاجزەکەی براکەم هەتا ڕەنگە لەناو خۆتانە خەڵک عاجزکەن ڕەنگە هەبێ لەناو پارتیای ئەم سلوبەی تۆی پێ خۆش نەبێ هەتا پارتیەکان جعزبکە کاک هی خۆ تاریخی ئەم حیزبانە تاریخی چەند عاجزکردنی خەڵکی بەلایەنە دەوە نەخ عاجزکردنی کادری خۆیانە تۆ تەماشاکە بە درێژایی تاریخیان چەند کادریان لێ بۆتەوە هەری خۆیان ئەندامی خۆیان لە سەرکردایەتیان لە کادری پێشەوە لە کادری وەسەد لە ئەندامی سادە بەردەوام خەریکی عاجزکردنی کادری خۆشیان بوو نەک خەڵکی لەبەرەوەیە ئەمە عەقڵەکەتانە ئەمە سیاسەتەکەتانە لە جیاتی ئەوەی پێت خۆش بێ کە شوێنێک تۆ ئەمرێگەکەیت خەڵک ئازاد بە ئازادانە ڕێی خەی وەرگریتەوە بزانی خەڵک شتەکەی تۆی پێخۆشە پێ ناخۆشە و بە پێی ئەو بەرنامەت بگۆڕی وازانە بە سەرکوتکە دەتوانی حەلی باش بەس وەکەوەی کە بەڕێزوت زۆر جار دەڵێن ئەمانە دوژمنی ناوخۆن دەستی دەرەچین دەیانەوێ قەواری هەرێم لاواز بکەن یاخود کۆمەڵێک تۆمەتی سەب ئەوانەی کە لە بادینان دەستگیر کراوان دەیکەنە تا تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی جاسوسیکردن بەسەر خەڵکە ئۆتۆمەتەشیان ئاراستەکراوە واللهی شەرمە بۆ ئەمان پەنابەنە بۆ ئەمە واللهی شەرمە بۆم حیزبانە بە تایبەتی کە حیزبی شۆڕشن و حیزبی شاخن شەرمە بۆیان پەنا بۆ مابن چونکە لە تاریخێکە هەموو ئەدەبیاتی شۆڕشی ئێمە بریتی بوو لە بەرگریکردن و هێرشکردن بۆ ئەو سیاسەتکوڕەی سەدام کە ئەم جۆرە لە عەقڵیەتەی بەکارهێنا هەر کەسێ دژی ئەولای و جەبهەی عەمیلە و جەبهەی هینە و خاینن بە نیشتیمان و تۆ بێی نەفسیشت لەگەڵ ناڕەزایەتیەکانی خۆتا بکەی وەڵڵاهی شەرمەزاریە وەڵڵاهی شەرمەزاریە بۆیان واکەن مامۆسایەک کە زۆر چاگەزانی حەقەتی کەیەتە سەرجادا تۆ ناتوانانی موچەی بیتێکاکە لە بڕی ئەو ئیشەی کەیکا ناتوانانی نە موچەی بۆ دابینکەی نە خزمەت گوزاری بۆ دابینکەی ئەو هەموو نەوتەژە فرۆشی ئەم هەموو دەواازە سنووریەشت هەیە ئەم هەموو عیلاقە باشەشت هەیە عێراق لەژێر حەساری شانی وەکو جاران بڵین وەڵی عێراق لەژێر حسارایە لە سەردەمی سەداما هیچیان پێ ناکرێ برادەران هیچ نییە ئێ تۆ ناتوانانی ئەمە بکەی ئەزانی زۆر چاک حەقانە لەسەرەوە ئەوێ بێتە قسە بێت مزارە بکە خۆ پیشاندام کە دڵنی ناڕزای تۆ بیگری بڵێ وەڵامە دژی نیشتیمانە وەڵی کاکەوەی دژی نیشتیمانە ئێوەن وەڵی کاکەوەی نیشتیماتان سوکر لای خەڵک ئێوەن وەڵی ئەوەی کە کوردی سوکرلایەوە ئێوەن وەڵی ئەوەی کە وای کرد قسەکانی دوژمنانی کورد بێتە دی کە بڵێن ئەوە میلەتێکە نامەدەنیە میلەتێکە توانای خۆ بەڕێوەبردن نیە وەڵی ئێوە سەلمانتان وەڵی ئێوە بوون بە گەورەترین زەرەر بۆ کوردستان و ئێوەشن هەر زەربە لە سومعە و ناوی کوردەیەن وواتان لە خەڵک کردو هەتا هەندێک خەڵکی خۆشمان بەداخۆ گەشتەوەی کە فعلا ئێمە میلەتێکین شایەن و توانای ئەوەمان لێ خۆمان بەڕێوە بەین داوایە واکەن بێگانە بێتەوە ئیدارەی ئێمە بکە خەڵکی گیاندۆتە ئەمە وەڵی ئێوە مەسئولن ئەگەر نا مامۆسایەکە ئەوێ بێتە سەرجادا داوای مافی خۆی بکە کە ئێوە بە تۆ بزی خۆشتان نەزان پێشێرتان کردووە وەڵی شەرمە ئەو جۆرە لە ئەسلوبە بەکارهێنن وەڵی کەسیش بڕاتان پێ ناکە خۆتان نەبێ وەڵی بەم ئیشانە جگە لە ناشرینترینی خۆتان هیچی کە ناکەن ئەوانەتان 10 ساڵی کە زیندانی کرد وا شەهیدتان کردن وا کوشتانن وا متژێتوان کاکەجیب وڵاتوان نەمومان بکوژن ێسا خۆیانی نێک نییە ئەتوانم مانگرن مان کوژنێ بەڵام تاکەی تۆ واکەی تاکەی بۆ دەچێتە سەر بۆ سەدام حوسێن نەچوە سەر بۆ شای ئێران نەچوە سەر بۆ حوسنی مبارەک نەچوە سەر بۆ هیچ دیکتاتۆرە لە تاریخا نەچۆتە سەر تا بۆ تۆ بچێتە سەر باوکەکەم باشترین حەل بۆ تۆ ئەوەیە لە جیاتی ئەو ئیشانە بکەی جۆ لەو خەڵکە بڕێ کە لێت ناڕازی و ئیشەکان باش بکە وا بکە خەڵک بەڕە حەقیقەت خۆی خۆش بێ ڕقی لێت نەبێ برا باش بەزیز ڕێگەیەکشان بۆ خەڵک هێشتۆ بۆ منە پێشترش لە سلێمان لێرە خۆ پیشاندان کە خەڵک شەید کرا سەرکوت کرا لەوێ دەستگیرکردنی خەڵکێ هیچ ڕێگەیەک دەواازەیەکیان بۆ خەڵک
هێشتۆتەوە بە چوونی بەڕێزە تەماشاکە من خۆم لەگەڵ بۆ خۆپیشاندان ڕێیش تایبەتمێ من هانی کەزایان بۆ خۆپیشاندان بەڵام خۆپیشاندان بکرێ بەرگری لە یەکەم دیفاعیان لە یەکەم بەڵام ئەزانم ئێمە خۆپیشاندان لەگەڵ ئەم دەسەڵاتە بکەین ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی مەدەنینە دەسەڵاتێکی خوێناویە بە ئاسانیە کوشێ بە ئاسانی ئەگرێ بە ئاسانی ئەشکەنجاکە و من بیرم نایە لە تاریخی خۆپیشاندانەکانی ئێمە بێزەرەر بوو بینە شەیدمان ناوە ماعلم زۆر جار خۆپیشاندانەکان بۆ شتی زۆر سادە بوون ینی بۆ شتی گەورە نەبوون تۆ ماخریان نەلابێت جاری وایە بۆ خزمەت گوزاریی سادە بووە بۆ نەبوونی کارەبا بۆ چوونە سەردا خەڵکی تیا کوژراوە کاکە یعنی کامە داوایەکی هەر زۆر سادەیە هەر خۆپیشاندانێکی نەبۆ ڕوخانە نەبۆ پەلامارانە جام ئەم خۆپیشاندە لەبەرەوە من کە باسی خۆپیشاندم خۆم کەسان نایە بۆ خۆپیشاندان بکە چونکە ئەزانم ئەچێتە یعنی خەڵک چوو بۆ خۆشاندان بێ بزانێ لەبەردەمەگەری وایە بکوژێ بەڕاستیە بێ چکمانە هیچ دەست ناپارێزن لە حەڤەی شوباتەوە بۆمان دەرکەوتووە باشە کاکە من خۆم بڕوان بە تۆندوتیژی نییە چونکە من پێم وایە ئەمەی کە ئێستا ئەمەتیایژین بەرهەمی تۆندوتیژیە ئەمە بەرهەمی شۆڕشە من لەگەڵ شۆڕشی تۆندوتیژانیم کاکە ئێستا ئەم ڕێیم گۆڕاوە و جاران نەماوەڵە و من پێم وایە ڕێیشم هەیە شۆڕشی کورد ناچار بوو پەنا بۆ تۆندوتیژی بەریەگەرنا شۆڕشی ئەیلول هەر دروست نابوو چونکە پێش شۆڕشی ئەیلول زۆر کورد هەوڵیا لە ڕێگەی مەدەنیەوە ئەم مەوزوعە لەگەڵ بەغارەکە بەغار ڕێگاینەیە ئێمە ناچار کراین بۆی پەنا بۆ تۆندوتیژی بڕێن هەڵبژاردننی شۆڕشی چەگاری هەڵبژاردنێک نییە کوردەڵی بژارد بێ ناچار کرا بە سەریا پێم وایە لە کوردستان لە دوای ڕاپەڕینە ئەمە پێویستمان بەم ڕێگایە نییە چونکە ڕێگای تۆندوتیژی بۆمان دەرکەو ئەو هێزانەی کە بە چەک و بە شەڕیان هەمیشە خراپ بوو بڕوا بکە نمونە تاریخەکانی هەمووی وهاڵێن ئێرانی ئیسلامی بە شۆڕش هات بزانە چی لێ بەسەر هات کورێکا کە فەڕەنسا بە شۆڕشەکەی 100 ساڵیان ویستە بۆی ڕێکیکەنەوە بە دیکتاتۆر گەیشتووە ئاخرەکەی بە ئیمپراتۆریەتی ناپلیۆنگە و شۆڕشە گەورەیە لەبەرەوە لەگەڵ دووبارە بەیبوونیە شتێ بە توندوتیژ بێت ئەو قسەیە ڕاستە هەر بە توندوتیژی ژەڕە بەڵام بۆ ئەمە بۆم کەسانەش ڕاستەکەیانەوە ئێستا بە توندوتیژ بگۆڕن ئەگە تۆ بە توندوتیژ یەکێتی پارتی بگۆڕی ئێکە تۆی داعینی ئەوانە لێ کاکە هەرە بێ بە توندوتیژ بڕۆی هەر بە حەقی خۆ دەزانی لەبەرەوە بڕوان بەم ئوسلوبە لە مزاهرە لە خۆپیشاندان نییە کە برادرانەیەکەن من تێگەم لە تووڕێیەکان تێگەم ئەزانم هەموو حەقێکیان هەیە ئەزانم تووڕێیەکان هەموو مافێکی بەڵام بۆ ئەوەی کە بڵێ ئەمە گۆڕانکاری گەورە دروستکە من نەئومێدم پێێتی نەخۆشببینم بەرامبەر بەو جۆرە جوڵەیە پێم وایە ڕێگا ماوە کاکوچی بۆ من ڕێگای چیماوە بۆ خەڵک یەکەم ئێمە جارێکە خۆپیشاندانمان کرد خۆپیشاندان بە بڕای من ئێمە کاریگەری هەیە باڵام بۆ مەرجەی ئەم دەڵنەی کە بڕوای وایە ئەبێ پەنا بۆ تۆندوتیژی بەرنێن و پەنا بۆ مقڕ سووتانن بینین و پەنا بۆین بەرین واز لێ بێنینەوە بگەڕینەوە فعلەن بە زەختی جادە و مانگرتنە خۆپیشاندانی هێمنە ئەوە کاریگەری خۆی ماوە دووکات حەجی منسەش بڕوان بۆیە لە ئینتیخابات واتەوەیش بکەین من بڕوان بۆ نییە ئینتیخابات بەجێ بێڵین بڵین وەڵاهی ئەمانە هەمیشە ئەتوانن تەزویر بکەن من پێم وایە بەڵێ تەزویرەکەن بەڵام سنووری تەزویریان بێسنوور نییە برام ئەگەر خەڵک بەشداریەکی چالاکانە بکە ئەگەر خەڵک بەشداریەکی ناتوانن تەزویری گەورە بکەن باشترین نمونەش 25 حوتە بۆ باشە کاکە وانی پیان خۆش گۆڕان 25 کورسی بێنێ بۆ 25 کورسی هێنا خۆ کاتەش بیان ویسیانان تۆ خۆ تەزویریان نەکرد وانە بۆ نەیان کرد لەبەرەوەی بەشداریەکە زۆر بوو دڵێکی زۆری هێنا گۆڕان و ئێستا لەگەڵ ئەو 25 پێم وایە تەزویریان زۆر لێکردن 25 زیاتریان هێناوە بەتەشید 25 زیاتریان هێناوە بەڵام خۆ 25 مان نانێ ئەگە خەڵک لە هەڵبژاردنە بە بڕوای من بچێت سزایان بە ئەمە لێکی گەورەیە ئێساش ماوە من بڕوان پێێتی لەبەرەوە لە هەموو هەڵبژاردنێکا کە بەڕێوەیە ئەو ئێستا هەڵبژاردننی ڕاق بەڕێوەیە من زۆر هانی خەڵگەیەم ئەو تووڕێی و ناڕزایەت کاکە دەبڕۆ لە سنوخی دڵا نابیڵێ کاکە دەمبێکێکی پارتیمێ کاکە بەچی بیە بەس دەمباڵ نێ بەس بڕۆ بەشداری بکە مێڵە دڵەکەت تەزویر بکرێ تا بەشداری خەڵک زۆرتر بێ ئەگەری تەزویر کەمە بێتەوە ئێمەین کە ڕێگامان ناوە ئەم برادرانە بۆ دەستیان کراوە بێ بۆ تەزویر بەشداری نەکردنی خەڵکە کاک حەکیم تا ئێساش بەشداریکردنی خەڵکی سلێمانی لە ئینتیخاباتە لە باشترین حاڵەتە لە سا 6 سێپەڕی نەکردووە سا 6 یا لە سا 7 و پەڕێتی کاکە ئەگەر ئێمە بە ئەم نسبەیە بگەینینە لە سا 8 و لە سا 9 بڕوا بکە توانای دەستکاری و تەزویری ئەوان کەمەکەینەوە لەبەرەوە بەبڕای منەمانە شتێکە کابێ بیکەین واز لە ناڕەزایەتی نێنین پەنا بۆ خۆپیشاندان بەرین بەڵام بە مەدەنیانە بۆ جۆ لەو دەمانە نەگرین کە هانانەیەن بۆ تونوتیژی و پەلاماران و هین چونکە ئەوە ئەگەر سەریشکەوێ نەتایجی خراپی هەیە من بۆ چوونمە حتا ئەگە سەرکەوێ حتا ئەگە بتوانی هەموو یەکێتی پارتی لە ناوبەری بەم ڕێگایە
هێزەگەێنیتە سەر حکم لێچێتی و پارتی خراپ باشتر ناکە ئەگە خراپتری نەکە من بڕوان بەم ڕێگایە نییە بڕوان بە ڕێگایەکی مەدەنی و ئاشتی خوازانە هەیە بڕوان بە زەختی بەردەوام و ئەمانە تا ئێستا لە بەردەستمانە بڕوان بە ئیشی کۆمەلگای مەدەنیە پێم وایە ئێساش ماوە بڕوان بە بەیانی ناڕزاییە هێشاش بە بڕای من کاریگەری ماوە وە کردیوشێتی بەعزە جار کاریگەریە بووە یامە بە بەیانێک توانی ومانە دەستکاری شتێ بکەین یامە بە زەختێ توانی ومانەوە لێ بکەن دەستکاری شتێ بکەین هەر بۆ دوور بڕۆین کاکە نانەویست دەستور تێپەڕێنن بۆ تێ نەپەڕی لەبەر زەخت بوو زەختی خەڵکە بینیان نەخێر زەختەکە زۆرە بۆ ئەوی کە ئەم دەستورە جارێت تێ نەپەڕێنێ چی لێکرا خرا بەقنا جارێت تا هەمدیسەوە کۆدەنگێکی بۆ دروستەکرێتەوە یعنی ئەوەی کە ئەو ناومێدیە خراپەوە بزانی ئێمە ناتوانانی بچکەین نا ئەگەر چالاکی هەبێ ئەگەر بەردەوام دەم هەبێ پێم وایە ئێساش توانای ئەوەمان هەیە کاریگەری لە دوو هێزەکە بکەین وە گۆڕانکاری گەورەیان بچووکیان پیانجام بین باش بەس هۆکاری چییە کە لەم کابینێ بەرتەسکردنەوەی ئازادی زیادی کردو پەیوەندی بەوەیە کە کەسانی هەواڵگری سەرپەرشتی ئەم کابینەیە دەکەن هۆکارەکەی چییە بە بۆچوونی بەڕێزت ئەوە خۆ زۆر نەگۆڕاوە ینی لەگەڵ تاریخی پێشیانەوە نەبێ بڵێ تاریخی کاک مەسرور زۆر خوێناویتر و تونترا لە کابینەی کاگنێکی دۆخەکار وایە من بیرمە لە کاتیینە پارتی لە پرشکاتی لە هەرچی ڕۆژنامە نووسێرەیە کرد خۆ کاک مەسرور زار حکم نەبوو یعنی ڕۆژنامە نووس نەما لە ناوچەی سلێمانیا پارتینەی یا بە ماکەمە ڕاستە دوایی کشانیانەوە بەڵام ئەمە هەر هەبووە هەرەشی کەن ئەزانی چییە لە سەردەمی کاک مەسرور تووشیەوە بوو ناڕزاتەکە چۆن ناونچەی خۆیان لە سەردەمی کاگنێچیرا نەچوو بوو لە سەردەمی کاگنێچورا کەم مزهارەمان هەم لە هەولێر بینی هەم لە دهۆک ئەم جارە بۆیان چۆتە ناو دهۆک بۆیان چۆتە و ساحەیەکە بە ساحەی خۆیان ێزانن و سلێمانی بە ساحەی خۆیان نازانن بەزەوان پیان سەیرە ئەم جارە توانیوانە لە ناو هەولێرا مزاهرە بکرێ ئەمان زۆر پێسەیرە یا لە دهۆکا مزاهرە بکرێ یا خەڵکە بێ لە ئاکرێ بێوێ مزاهرە بکرێ بۆیان هەزم نابێ بۆ بەڵام من پێم وایە ئەم شێوازە لە هین ئاخرەکەی وەکوەمی سلێمانی لی هەر فەشە لێنێ ئەم جۆرە پەنابردنە بۆ سەرکوتکردنم برادرانە تێ ناگەن وا بزانن لە جیاتی ئەوەی کە وەزیان باشەکە خراپتریەکە ناڕزایی زیاترەکە تۆ یەکێگەگری 100 کەسی کا عاجزەکەی برام وان وەزانەکە یەکێگەگرت توانیوتە 100 کەس بێدانکەی نا 100 کەست عاجز کردووە کە چاوەڕێیەکە دەرفەتێ بێت و ڕێە بزەر تا بتەقێنێتەوە ڕەنگە سەرکوت بکەی بەڵام سەرکوتەکەت موقەتە برای باش لەبەر ئەوە باشترین ڕێگا بۆ ئەوەیە کە واز لەم ئوسلوبە بێنن کە وازی لێ ناهێنن وازی لێ نایەنن پێت وایە ناڵێم لەبەرەوەی بەبوون بەس گەیشتم کاگی نەزانن ئەزانن گۆڕانکاریان بۆ ناکرێت هیچ و هەموو ڕۆژێ باسی چاکسازی باسی باشکردنی دۆخێرێم دەکەن هیچ دیار نییە بەستەنا دەنگە دەنگێکە و هاتو هاوارێکە بە بچوونی بەڕێز کەوان لەبارەی چاکسازی وازامان لەم بەرنامەی توان بوو چاکسازی چیەکەن کاکی نەزانی چاکسازی کاک مەسرور باسیێگا من جارێکی کەش وتم ئەزانی هەموو ئیشەکەی چی بوو ئەوەیە لە سەردەمی کاگنێچیدا وەزیر سەعات 12 ڕۆژتەوەم کردوێتی بەوی سەعات دونیۆ بێ بڕیتەوە ئێمە چاکسازیەکێتی وای لە مۆزەفین کردووە بەردەوام دەوام بکەن چاکسازی چی کاکە تا ئێستا ژمارەی موچەخۆرانی کوردستان کە بۆ بە کێشەی گەورە لە بینیەمەوە بەغاشە دیار نییە ژمارەی موچەخۆرانی کوردستانەوە نییە کاک حەکیم کام برادرانە دەڵێن ملیۆنێک 250,000 خۆیان وەڵی ڕاست نییە کاکی وەڵی ئێمە ملیۆنمان گوینێکمان لە ناو دائیرەکانە نییە من گۆترێ ناڵێم بە فەرمانبەر و بە موچەخۆرەوە دەڵێن ناوانەیە کە نزیکە 750,000 فەرمانبەر ئەزانی ژمارەیەکی چەندە بەس ئەوەی کە هەرچی ئەندامی حیزبیانە لە ناوچەیە ئەندامی ناوچەیە چوزام ئەندامی لەگەر مەڵبەندە هین لە پلەیەکی دیاریکراوە موچە وەرەگرن باوکی باوکم لەسەر ئیشە حیزبیەکەیان موچە وەرەگرن کە هیچ حەقێکی موچەیان نییە ئەوەی ژمارەکەی تا هەڵتەقانەوە ئەمەیە کاکە تۆ هەرچی ئەندام حیزبی خۆتە کە ئیش بۆ حیزبەکە دەکا و هیچ مەجبور نییە حکوومەت پارە بەمانە با پارەی ئێدەیتێ کردوتە بۆ موچەک خۆری حکوومەت ئەگەر نا ژمارەکە ئەوە نییە تۆ تێ چاکسازی بکەی ئێوە ببرا ئەوە بەبرەکاکی من بڕیوە لە خەڵکیان بڕیوە بۆەوە بۆیەوە بیهێڵنەوە ئەگەرەتەوە چاکسازی بکەی کاشی من 1000 کەسمانەیە بە پلەی ناحەق و خانە نشینت کردووە خەڵکمانە بۆ وساش مستەشار بۆ چەکاری ڕژێم بووە ئێوە کردوتانە بە عەقید و عەمید و پارەیە دەنێ کاکە ئەوە ببرە دوو کاکە عەرەبی واز لەوەش بێنی تۆ هەموو ئەندام پەرلەمان و هەموو وەزیرێک عمریشی 35-36 ساڵ بوو بێت چی تەقاعود کردو بە موچەی بەرز کاکە ئەمە ڕاست نییە لە هیچ وڵاتێکی دنیاە نەبووە کە لە ئیشەکە تا تەواو بوویت ئەبێ بڕۆی تۆ سەر ئیشەکەی خۆی چۆن نەژێنە بیژێنێ ئەمە نییە تۆ هەر کەسێ 2 ساڵ حکوومەتی کرد 2 ساڵ بوو بە مدیری دایرەیەک 2 ساڵ بوو بە
وەزیر 2 ساڵ بوو بە مدیرعام ئیتر بۆ هەتا معاشی مدیرعامی بێتی کاکە ئەمە بارقورسیەکی گەورەیە بەسەر شانتەوە ئەمانە لە ناوبەرە ئێخەیەک نییە پارەت بۆ گەڕێتەوە نایکەن کاگەن چونکە ئەزانن ئەگەرەمە بکەن ئەگەر ئەوان هێر بڕوخێن چونکە زۆربەی خەڵکیان بەم شتانە ڕاگرتووە خەڵکیان بەوە ڕاگرتووە کە معاشی هێنەکەیشەکە بۆ حیزب خەڵکیان بەوە ڕاگرتووە کردویانە بە مدیرعام خەڵکیان بەوە ڕاگرتووە کە ئەیکەن بە وەزیر و گوزیر و نازانم چ پلەیەک بەمە خەڵکیان ڕاگرتووە حکایەتیان نەماوە بە خەڵکی بم بڕوایان بە خۆیان نەماوە بەرنامەیەکی سیاسیان نییە بیان بە خەڵک دڵنیابن لێ کە لەبەرم بەرنامەیەیان کە مەجبورن بەم شتانە خەڵک بگرن لەبەرەوە تاکە شتێکە بە دەستیانەوە لەبەرەوە گۆڕانکاریتیان ناکەن ئەگەر نامەنتەق هەیە تۆ بڵێ ئەم هەموو پارە زۆرە بە خۆڕایی بەم هەموو خەڵکایی ناتوانانی موچەی خەڵک بی وای لە هاتۆ میلەتەکان زیاد کردو ئێسامڕۆ لەو ڕۆژانە کارە باشیان زیاد کردو بە ڕێژەی لە 120 کرێ کارەبیان زیاد کردووە ئەو پێشتر بازەکانی تر هە زیادی کردووە بڵێن کرێ ئاو خزمەت گوزاریەکانی تر زۆرم پێ سەیرامانەوەکەن تۆ لە کاتێکە ئەماتوانێت گە بتوانانی موچەکە بی ئێ موچە بە باشە کاکەوە نەچین کە موچە وەکو خۆی بە یازیایکە کە موچە و زیا کرد داوای زەریبەی زیاژ لە خەڵک بکە کاکە بەس تۆ معقولە تۆ موچەکە نایی دێشە زەریبە زیاکەی هێشتا پارە زیاکەی یعنی زۆر ئیشەکانیان گەشتۆتە بنبەست کاکە حەچی نازان بەچیەکە بەڵام بنبەستێکی زۆر گەورەیە هەم خۆیان تێکەوتون هەم خەڵکیان تێخستووە لەوەژە چ خۆشیانە چاریان پێ نەبێ یعنی زۆر سەیرە تۆ لە دۆخێکی وا ئابووری خراپا بیت و هیچ تەکبیرێکی پێ نەبێ حەلیکەی حەلیشە هەر لە بەردەستابێ ئەتوانین باسی بکەین حەلە لە بەردەستابێ یعنی ئەم مینانەی ئاخیر لە عێراقەوەیەت باشترین پێشنیارە بۆیان کراوە کاکەین باشە کاکە مەلەفی نەوت تەسلیم کە ئەوەی من بیستومەکە 13 تریلیۆن 940 ملیار 4 ملیار 13 تریلیۆن باشە کاکەین دکتۆر خالێب لەگەڵ وەفدەکەی کە چۆ بۆ بەغا منە من بە جێڕانەوە بیستوە بە جێڕانەوە ژەی جەڕمەوە یعنی دکتۆر خالب لەگەڵ وەفدەکەی کە چۆ بۆ بەغا دانیشت ئەنجومەنی مامۆستای ناڕازی مەوەز نەخ دکتۆر خالبی ئەندام پەرلەمانەکەی گۆڕان لەگەڵ ئەم وەفدەی کە چۆ بۆ حکومت لێوێ دابەزین قسەیەکی زۆر جوانی پێوتون وتێتی کاکە ئێستا عێراق ئامادەیە ماڵانە تریلیۆنێک و ئەوەنە 200 میلیارد مان بۆ بنێرێ یعنی ساڵانە کاتە 13 تریلیۆن وین کە ئێوە ئەم نەوتە نایەن یەک سەبەب زیاتری نییە ئێوە ئەو نەوتە بە زیاترە فرۆشن ڕاستەکە یا ئێوە نەوتە بە زیاترە فرۆشن یا ئێوە بیعقڵن کەمپارەنیان ئێ باش کاکە عێراق ئەو بڕی کە هاتە لێ دووەرەگرێت بە 13 تریلیۆن یا تۆ بە زۆرتر ئەیفرۆشی نایی بە خەڵگەی دزی ڕەنگە کێشکەلەوە دابێ ئەگەر لە بەغدادەوە بێ وەکو 400 میلیارەکە 320 میلیارەکە هەموو خەڵک دەزانێ بەزەوەی کە لێرە دەیفرۆشن ڕەنگە نەزانرێ هۆکارەکەی ئەوە بێت یا قسەکەی دکتۆر غالیب بە فعلەن لەوە زیاترە ئەفرۆشن پارەکە زۆر زیاترە لەوە ئەگەرنا هینە قبولیەکات و کاڵایەکە پێ بێت لە شوێنێ یەک دنیا پارە بکە لە شوێنی کەنیکە تۆ بچی بیا بەوەی کەنیکە هەر بوا کوتی جارات حسێبیکە وەکو هەر بە مناڵێک بڵێ ئێ باش کاکە کە تۆ مەناکەی کاوبوو تۆ لێرە زۆرتر دەستەکە بە شاردوتەوە زۆرتر دەستەکەی کاوبوو کاکە ئەگەوەلە زۆر دەرسەکەوێ زیاتر لەوەی کە عێراق یا کاکە بۆ چی خەڵک بۆ نایی ئەم پارەیە چی لەکەی تاکەی دزی ئەوەنە ئەم پارەیە چی لێ دێ نەخێر ئەمەوەی چیوانە ئەم معلوماتانە هەمووی غەڵەتە ئێوە کەمتری فرۆشنی زۆر باشە کاکە عێراق بۆی پێشنیار کردنەوە لەو مەلەفەم بەرێ و پارێ دێمێ ئەی بۆ نایکی کاکە کە ناتوانانی بەڕێەوەی بەری ئێ بیرێ کاکە بابی کات بەڵام دەڵێن بۆ خەواری هەرێم خراپە بۆچی بۆ خەواری هەرێم خراپە لە دەستوری عێراقی هەشتا هینی غازونەوتی دەرنەچوو بۆچی خراپە کە تۆ نەتوانی کۆ کاک حەچیم بۆ هین بڵێ بۆ غروری قومی بڵێ منی خۆم کۆنە پاسۆکم و بەچکە کاژیگیشم والله حەزەکەم کورد هەموو شتێکی هەبێ والله حەزەکەم بتوانم برادران هەموو نەوتەکە خۆیان بیفرۆشن وڵات بکەن بە پشامی شەریف ئێ بەس کاکە تۆ ناتوانی کە ناتوانی مەیکە ئێوە لە کاتێکا ڕاستە خۆمیش حەزمە کرد وا بێت ناجح بن فعلا بتوانن نەوتەکە بفرۆشن بەسەر بەخۆی بیفرۆشین بە هەموو عالەمی بسەلمێنین کورد دەتوانێت دارەی خۆی بە ئەو پارەیە وەکو بەعس و وەکو وڵاتە دیکتاتۆرەکان لە شتی قۆڕا سەرف ناکە یا بە میلەتەکەی ژیانێکی خۆش بۆ میلەتەکەی بسۆگەرەکە حەزمە کرد وا بێ بەس کە تۆ ناتوانانی ئەوە بکەیت بگرە ناتوانانی موچە بی ئێکاکە لێ بکشێرەوە بێرەوە دەست بەغا بەڵێ سپاس دەکەم ناوبڕێکمێ دەگەڕێن وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێن وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
بەخێر بن بۆ پرۆژەی بران بازار. پرۆژەی بران بازار لە ناوهۆڵی کارگەی جگەرەی سلێمانی با بەشداری چەندین کۆمپانیای ناوخۆیی و دەرەکی وەکو وڵاتانی مسر و سعودیە و سریلانکا و ئۆکرانیا و عێراق و ئێران. لەم پرۆژەیەدا چەندین بەرهەمی خۆماڵی و کوردەواری و کەلوپەلی ناوماڵوبوون و ئارایشتی خانمانبوونی هەیە. پرۆژەی براند بازار تاکو بەرواری 7/2/2021 ڕۆژانە لە کاتژمێر 10 سەر لە بەیانی تاوەکو نوێشەو کراوە دەبێت لە هۆڵی کارگەی جگەرەی سلێمانی. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک بخۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیا بە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمچی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین دە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن سەدڵ کیسە خێزانی هەمیان بە دنیایەوە هەموویە وەڵامەکە زۆر ڕاستە ئازیزان خۆشەویستان بەشدارەکانمان خاڵەکانیان یەکسانن کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە لە هیچ جبسێکی تران نەم خواردووە ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما
حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جپسینی بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە دڵنیا بمبینیە ئەو جپسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نییە هەرگی نییە جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بڕست کاک ڕێبین پێش ناوبڕەکەکەمێک باسی ڕێکەوتنی هەرێم و بەغدامان کرد. ئێستا پێشناسێ بۆ ئەوەی کە حکوومەت هەرێم و بەغدا ڕێ بکەون پێشناسەوەی کە پارێزگاکان ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ بەغدای بکەن بۆ چوونی بەڕێز لەو ئاگام لەو ئەخبارانە هەیە بە تایبەتی هەنێک ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فەیسبووکی خۆیان هەنیشتیان بڵاو کردەوە کە لەوا چێشتێکی وا لارە شتەکە زۆر ئاڵۆزەکە کاچی قسەکە ئەوەیە گوایە ئەگەر پارێزگاکان بە تەنیا داهاتی خۆیان بن بە بەغاش بەشی ئەو پارێزگایە پارانێرێ سوالەکەوەیە داهاتەکان کامانن بەسییان لە داهاتەکان بەغای کوێ ئەگەر مە بەسییان تەنها گومرگ و مەتارە هەرەوەیە یخۆ باشە بەڵام ئەی نەوت و غازەکە چی دێکەن ئەوواگرێتەوە مەبەستی بەغا لەوە حساب لە پارێزگای سلێمانی با بڵین مەوێ بەهینکە پارێزگای سلێمانی 32,000 بەرمیل نەوتی هەیە لە کۆی غازیشمانەیە غازەکەی چەمچەماڵای غازەکەی چەمچەماڵ ژەچێتەوە غازەکەی کە چەمچەماڵ بشێتەوە لە دەست برادرانی شێتیان نیە دەست برادرانی پارتیایە وەقدە پارتی کردوێتی بێ پارتی چۆنە بەهاکرێت چۆن نتوانی تۆ تەسلیم بکەیتەوە ینی ئەو پارەیە چۆن تەسلیمەکەیت وانە ئەو بینە نەوتیانە هەرمووی لای وەزارەتی نەوتە تۆ چۆنێکی ینی لەبەرەوە ئالۆزەش شتەکە پێم وایە ئەمانە زۆرتر بۆ زەختە لە پارتی هێزەی زەختکردنە بۆ دەستکەوتنی پۆستەمە بەست یان بۆ چییە لەبەر خەڵکە پێشنیازت پێوە جێبەجێ دەکایەتی خۆی ئەزایژی با پێش ڕووداونەکەەوە بابا بزین مەبەستیان چییە زۆر کەزەڵێنە ئەمە بەزیانەوەی وایە بوا لە پارتی بکەن کە پۆستی زیاتریان بەتێ نەرمی زیاتریان بەرامبەر بنێ پارەی زیاتریان باتێ چوزامزەی ئەم قسانە ئەوترێ ئەترافی زیاتریان پێ بکە بە دوها سەرۆکەکە بە تایبەتی ئەزەی ئەم قسانە هەیە هەشاڵە نا بەڕاستی مەبەستیانە چونکە ئەوان خۆیان بە تاوانبار نازانن لە مەسلەی ئەم عەقدەنەوتیانە زۆرتر پارتی بە تاوانبارە زانن ئالاکولین چوزامزەی کامی ڕاستە نازام بەڵام ئەم پێشنیارەی کە کراوە بۆ چوونی شخصی خۆ بۆ چوونی شخصی من هەتا ئەو هینەی کە و هاوڕیانی تریژەیکەنەوە هاوڕیانەی تریژ دەبارەی ئەوەی بارێمکردنی سلێمانی من دوو بۆ چوونێکی مێ لە سەری کاک من جاریچکە پێش ئەوەی ئەم برادرانەمە بکەن لە گەرمەی هینا بۆ ئەم قسەیەم کرد کە کوردستان بێ بە چەند هەرێمێ ئەزایی من ڕێیم وایە بەڵام نەک بە زۆر نە بە زۆر نە بە شەڕ نەبەهین ئەگەر برادران نەزانن ناتوانن بە یەکەوە ئیدارە بکەین وفعلا هەموو شتێکمان بۆ بە مشکلە لەگەڵ یەکتریا ئەوەی کە تۆ ئەڵەی ماس پێم نەڵێ ماس ڕەشە نە تۆ ئامادەی تۆزێ بیتە پێشێ تەنازول بۆ من بکەین نە من ئامادەم تۆزێ تەنازول بۆ تۆ بکەم وەڵاهی دانیشن ڕێ بکەون بیکەم بە دوو هەرێم بەڵام بەڕێکەوتن من لەگەڵ ئەوان وەکو تەقسیمێکی داری تەماشایەکەم مادام بۆ بە مشکلتان تواناتان نییە بەیەکەوە وڵات بەڕێوە بەرن و بکە بەڕێوەیە بەرن تووشی قەیرانتان کردو لە ژیاتیەوەی بەیەکەوە بە باشی بەڕێوی بەرن خۆ بیکەم بە دوو هەرێم کاکە بیکەم بە چەند هەرێمێک کۆزایی هەر هەرێمە و هین بێ بەڵام تەنسیق هەبێ لەوەیتانە ڕێکەوتن هەبێ لەوەیتانە چونکە ئەوەمان لەبیر نەچێت کاک حەکیمێمە چەندا بەشی ئیداریشمان هەبێ ئێمە لە بەغایە کۆمەڵە قەزیەمانەیە هاوبەشە قەزیە سنووری کوردستان لە بینی ئەم پەڕی چەپەوە بۆ ئەو پەڕی ڕاست یەک قەزیە
قەزیە پێشمەرگەمان هەیە یەک قەزیەیە قەزیە ئەرزمان هەیە یەک قەزیە قەزیی داهاتە ناوخۆیەکانمان هەیە و داهاتانی کە لە بەردەستمانە ئێمە حەقی تەسەڕوفمان پێوەی هەیە یەک قەزیەیە لەبەر ئەوە لەم شتانە لایانی کەمە بێ لایانی کەمی تەنسیقمان هەبێ بۆەوەی لە بەغایە بتوانین پێکەوە بەرگری لێ بکەین یعنی من قسەکەی من ئەوەیە من لەگەڵ ئەو چەند هەرێمیان بە شەرتێ برادران بەڕێکەوتن بیکەن وەکو تەقسیمێکی ئیداری بۆ باشترکردنی وەزعی خەڵک بەڵام نەکوەکو ئەوەی کە جیابینەوە بە ناکۆچی و هیچ پەیوەندیەک لە بینمانان نەمبێنێ و بە ناحەزی جیابینەوە من لەگەڵ ئەمانانیم چونکە ئەمە بەس زەربەمان لێە بەس بێهێزمانەکە و لە ئاوازمانەکە بەڵام بەهێزمان ناکە باش بەس حکوومەت ترێن بۆ خۆی نەوتەکە تەسلیم نەکە بگاتەوە بژاردانە بە بۆ چوونی بەڕێز هەر تێ ناگەم لەوە کاکیساش تێ ناگەم لەوە بۆچی ئەمە ناکەن بەڵ ئەوان دەڵێن ئێستا بە قسەی خۆیان داهاتی 250 تەسلیم داهاتی 250,000 بەرمی بەڵام دەڵێن ڕاستکردنی کۆی دۆسەی نەوتەکان نادەستوری کاک حەکیم من بڕوان بە هیچیان نەماوە ڕاست ناکەن پێشتر یانود ئێمە ڕازی بووین هەمووی تەسلیم بکەین بەڵام عێراق ناچێتە ژێرباریە و قەرزی کۆمپانیانەی کە لای ئێمانە وایە ناوت خۆ بیرتە یانود ئێمەگەرنان ڕازین هەمووی ڕادەستکەین وتیان بە 900 میلیارد هەموو دۆسەی نەوتەکان پێدەین باش نییە؟ ئێستا عێراق بەوەش ڕازی بووە ئەڵێ قەرزی کۆمپانیەکانیش کاکە من هەڵەگرمەوە هەرچی عەقدێکیش کردوتانە من هەڵیەگرمەوە من خۆم دوایی تەعاملی لەگەڵاکەم و چاکیەکەمەوە ئێرازی نین برادران درۆکەن بە یەک قسە درۆکەن و ئەتوانن بەخا قەنەعات پێ بکەن چییە مەوزوع ناتوانن خۆشمان کاکە قەنەعات پێ بکەن یان ئێستا شتێ ناگەم هونەری ئەم ئیشەی کەیکەن لە چی هەیە جگە لە ماڵوێران وەڵام ماڵوێرانکردن نییە قسەکەی ئەو برادر یەکێک کاک عەلی حەمەد ساڵح بوو ئەوزان باسی کرد پارێکی زۆرە خۆن لەوە وازەحە ئەگەر نا هیچ سەبەبێک نییە ینی تۆ بزانی زەرەرەکەی نەچی بە قازانج بیفرۆشیتەوە بۆ زەرەرە گەورەیە بچێت دیارە پارە خواردنێکی گەورە لە مەسەلی نێو تا بۆ گیرفانی حیزب یان مەسئولانی حیزب یان سەری سەرەوەی حیزبەیە هیچ تەفسیریچکە نییە ئەگەر نا عەقڵ قبوڵیەکە تۆ عێراق رازیە مەلەفەکەت بە هەمووی لێ وەرگێ بە قەرزەکانەوە لێ وەرگێت تۆ جاران نەوت دەگەرەوە بکە من رازیم ئێستا بەوەش رازی بۆ تۆ رازینی 250کەش نانێری ناشینێرن فعلەن کاک حەکیم لەوە چێ نەتوانن بینێرن یا کە بینێرن فعلەن زەرەرێکی گەورە بکەن نازانم چیە مۆزوع سحرێکە بەتەڵێکە کەس بۆی ئەڵڵایە چێ مۆزوعمە کەس ینی بەڕاستی بۆ بە نوکتە تی ناگەی یعنی چونکە عەقڵ مناڵیش ئەوە قبوڵ ناکات تۆ بتوانی بە 250,000 بەرمیل باشە موچەی هەموو کوردستان دابینکەی هەمووی ئەفرۆشی بۆ دابین ناکرێ ئاخە زۆر سەیراوە یعنی نوکتە هەموو منەوتەکە ئێستا بێ و 250کەی بەغاشەوە ئەفرۆشی موچەت بۆ نادرێ 250 بی بە بەغا موچەت بۆ درێ ئاخە توخواوە نوکتە نییە و رازیش نەبی پێی رازیش نەبی بەمە زۆر سەیرە یعنی ئەمە جگەل لەوەی کە شتێکی نهێنی زۆر گەورە لەوە هەیە کە ئێمە نایزانین هیچکە نییە باش نهێنەیەک هەیە کاگین چونکە عەقڵ قبوڵی ناکامە منطقی نییە هەرچیەکی لەم ڕقەماناڵی زۆر نامەنطقیە میشەی کە برادرانێکان ئیلا نهێنەیەک هەیە نایزانی باش بەس وەکەوەی کە مەسەلەی پرۆژەی لا مەرکەزیەتە بوو کە یەکێتی و گۆڕانیش پشتگیری دەکەن بۆ هەرێمی کوردستان لا مەرکەزی باشە پێ دوایە ئەوە باشترە لە هەرێمەکە وەڵام من هەرێم پێ باشە من پێم وایە بەم دۆخەی کوردستانە کە ئاواهیە مامۆستاوێک هەر پارتی خۆی مامەڵ لەگەڵ بەغدا بکاوێکی خۆی مامەڵ لەگەڵ دوو هەرێمانە بێ هەرێم دوو هەرێمە سێ هەرێمە چوار هەرێمە هەر پارێزگای هەرێمێ بێچووزانە مەزانی بەڵام بۆچینە هەر یەکە و هینی خۆی بکات هەر یەکە و بەڵام هەموو حیزبەکان تەبەن بەشداریەکەن یعنی لە ئینتیخاباتە لەم هەرێمە هەموو حیزبەکان بەشداریەکەن لە هەرێمەکەیش هەموو حیزبەکان بەشدار لە ئینتیخابات چەند کورسیە ناو شارە بەڕێوە بن ئێرە بەس من وەکو تەقسیماتێکی داری تەماشایەکەم نەک سیاسی لەبیرت نەچێ جیاوازەکە چییە بڵام تەقسیمی مەبەستم ئێمە لە ڕووی سیاسیەوە لە بەغاە کۆمەڵی ئینمانێت لە دووە کۆتاریاتیان موحەدین کاکە ئێمە کێشەی عەرزمان لەگەڵ بەغایە هەیە ئێمە کێشەی قەومیمان لەگەڵ عێراقا هەیە ئێمە کێشەی زمان و کێشەی چوزان پێشمەرگەمان هەیە کێشەی ئەو مافانەمان هەیە کە هەرێمەکە هەیبێ لەمانە موحەدین بتوانین لەما بە موحەدیل بە سیاسەتی یەکێگرتووەوە قسە بکەین هەر سێ هەرێمە چوار هەرێمە دوو هەرێمە لەما تەنسیقێکی کامل هەبێ لە ڕووی داریەوە بێت تەقسیمێک بیانی تۆ قەچێکە باەرە پەرلەمانی خۆی بێ حکوومەتی خۆی بێت تۆش پەرلەمانی خۆ دەبێ حکوومەتی خۆی دەبێت چ مشکلێکە بەس وەکو ئەوەی کە بسە باز دەکڵین مەترسی لەسەر قەواری هەرێمێ پێ دوای هیچ شتێ وەکو گەندەڵی وەکو حکومڕانی خراپە ئەوەی مەترسیە بۆ قەوارەی هەرێم سیاسەتی ئەو دوو حیزبێ ئەوەی کوردستانی وێران کردووە عەقڵیەتی حکومڕانی کوردستانە ئەوەی وای لە خەڵک کرد بەداخەوە خۆزگە بە سەدام حوسێن بخوازێ سیاسەتی دوو حیزب حکومڕانەکەی وە خراپتریشە بێ
جاران شەرم بوو کەس باسیەوە بکە بەغا بێتەوە کورە کاکە چی شەرم بوو لە سەردەمی سەداما کە ئێمە ئەم ناوچەیە ئازاد کرابوو بەرەی کوردستانی نەیەتوانی مەعاش بات چونکە وەزعی خراپ بوو بەغاوتی موچە بە خەڵک ئێمە وەرن بۆ کەرکوو وەریگرن خەڵک نەچوو ئەوە ئەمانەی خۆشەویست ئەوەندە دژی بەعزم خەڵک نەچوو موچەکەی لە کەرکوو وەرگێ مایەوە بە بێموچە ئیشی کرد لێرە واتان لەو خەڵکە کرێسا بڵە سەدام بێتەوە کاکە ئەوەی کە کردی ئەمەی دروست کردیەوە کاکە ئەوەی خەتەرە لەسەر کوردستان سیاسەتی ئێوەیە ئەوەی سومعی کوردی برد خەتای ئێوەیە ئەوەی کە بۆ هەموو دنیاتان سەلمان ئەو قسەی دوژمنانی کورد ڕاستە کە ئێمە میلەتێکی ناتوانین خۆمان بەڕێوەبەری ناتوانین ئیدارێکی باشکردن ئێوەن کاکە سەلمانتان نەک خەڵکی لەبەرەوە وەدانانە گەورە بوون کاک حەکیم وەدانان زۆر گەورە بوون جاران کەس ڕوویات باسیەوە بکا بەغا ئێستا زۆر کەس بە شانازی و باسیەوە کاڵە لەعنەت لەمانەوە با بەغا بێتەوە جاران ئەمە هەر عیبێکی گەورە بوو ئێستا دوژمنی دەرەجەیەکی خەڵکی کوردستان ئەوانن بە دەرەجەیەک بە دوژمنی سەرەکی کوردستان و ناشرینکردنی ئەمە ئەزمونە و بێومێتکردنی خەڵک سیاسەتی و دوو حکومڕانێ باش بەزۆکو ئیسلامیەکان ئێستا هەموو جارێک کە بابەتێک دێتە گۆڕ زۆر دەڵێن داعشنوانە بۆ چونت چی لەو بارەیە بەتایبەتی بۆ کۆمەڵی ئیسلامی خەڵکانی توندڕەوە بەداخەوە ئەمانە من هەموو جارێ وتومە مەزمونی هەرێمە لە هەموو ڕوویەکەوە بۆ گەناوە هەموو ڕوویەکی ناشرینە تاکە ڕوویەکی جوان تایە بێت کە ئەو پێکەوە ژیانی ئیسلامی و ئەلمانیەکانەوە ئێمە توانیمان بەم پێکەوە ژیانە خۆمان لە زۆر کێشەی ئەم منتیقەیە کە تایە ئەکوڵێت و بۆ بە موسیبەت بۆ هەمیان پاراستووە تۆ تەماشای و کێشەکە لە بینی ئەلمانی ئیسلامیەکانە لە وڵاتانەی دەوروبەرمانە چی دروست کردووە لە کوشتن لە تەقینەوە لە شەڕی بەردەوام لە خوێن ڕشنێکی ئێمە پێکەوە تاکە خاڵێکی پرشنگدار کە تا ئێستا ژماوە گەر لە ناوینە بەن ئەوەیە ئەو پێکەوە ژیانەی ئەلمانیەکان و ئیسلامیەکانە و بەشداریانە لە پرۆسەی دیموکراتی و پرۆسە سیاسیە کە دیموکراتی نێتەوانە ئەو پرۆسە سیاسی کە لە کوردستان هەیە و خۆمان لە هەموو ئەزمانە ڕزگار کردووە خەریکەوەش ناشرینەکەن هەتەنها لەبەر ئەوەی برادران پیان وتون نازایی ئێستا مامۆستا عەلی باپیر بوو لە پارتی ڕاستەکە ئێوە وەتەنین شەریفن لەوەتی هەن بن پێشمەرگە بوون هەر دژی ئەوان قسە بکە کوڕە بن ئێوە جاشن ئێوە داعشن ئێوە واکەن هەموو عەقڵیەتیانە زۆر بەداخەوە بەڵام بڕوا بکە ناڵێم ئەم جۆرە لە ئسلوب بەس ناشرینیانەکە هیچ دەستکەوتێکی بۆ هەر نێجگە لە ناشرینکردنیان و من پێم سەیرە عەقڵیەتی ئەعلامیان کەسێک نییە نەسیاتیان کە بۆ لەم ڕۆ بڵێ ئەمە ڕاست نییە ئەمە لە مەدای دوورە لە زەرەرمانە لە قازانجمانان نیە چونکە ئەم هێزانە لەگەڵمانان ئەمڕۆ تەنها لەبەر ڕخنەیەکمان کردووەوامان پێوتون کاکە سبەینێ لەگەڵیانە دانیشتین خەڵک پێمانە لێ باشە ئێوەدانتان و داعشن بۆ ئەمڕۆ لەگەڵی دانیشی لەبەرەوە پێ دوایە دەبێت بەتەوەی کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەم سیاسەتەی بەردەوام بێ لەگەڵ خەڵک و نابۆ دەسەڵات و ئەوانە من بێ درۆ پێ دەڵێم بێ هیچ مجاملەیەک پێڵم کەسێکی ئیسلامی نیم و دەنیشم پێ ناوم بە حقیقەت ئەزانی لە ئێستاە هیچ هێزێک بە کۆمەڵ بەقەر کۆمەڵ بە نوێنەری خۆم نازانم بۆ کە کاتێک قساکەن زۆر باش دەورتان بینیوە زۆر باش دەوری ئەو ناڕزایە بینن کە لە دڵی خەڵکایە زۆر مامۆستا عەلی باپیر زۆر ئازایان ناجوڵێتەوە ئێعلامیەوە زۆر باش ئیشەکات زۆر ڕەخنەگرانەیە و من هێزێکە لە هەموو ڕێکەوە ڕێی باشە لەسەریزی سپاس دەکەین گەر شتێکت ما بێ لەسەر دۆخیێرێم وڵای ئەوەی کە بیڵێ مەزانیەوەی خەڵک ناومێت نەبێت ئێمە ئینتیخابات بەڕێوەیە خەڵک با بە ئینتیخابات بە هین نەگرێت مەڵێ تەزویرەکەن با ئازادە با چالاک بین بە نێگەتیڤی هیچ ناکرێ بە دانیشتن لە ماڵەوە هیچ ناکرێ و قەرسوتانیش هیچ ناکرێ کاکەوە تاقیمان کردوانەی گاڵتەی بەونیانەگران و داشتی ئەوە کاکە ڕێی تۆنی و تیژی تا ناگرین کردەوە جگە لە کوشتار و ماڵوێرانی چیت بەرهەمێنێ بام ڕێگانەی لە بەردەستمانە تا آخر دەقە تاقیکینەوە کاکە ئینتیخابات بەڕێوەیە بڕۆن بۆ دڵنان ئەگەر ناڕزایەتیەک بوو بەشداری تیا بکەین تەسلیم نەبین بێدڵ نەبین ناومێد نەبین تاکە شتێکە کە بتوانین لە کوردستانە بیکەین وەگەرەوەشمان کرد بێگومان درەنگی ئازوو بم بەزەری سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز کاگرە بینێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ کارم تاوەرانێکی دیکە خواتان